بله لە بیدایەت لە 4 ساعتی یەکەم تقریبان 1 بۆ 2 لاپەڕە لەبەرم کرد اتقانیشم باش نەبوو زۆریش ماندی بووم پێوە بەس ئێستا الحەمدولیلا بە 5 خولێک ئەم دەتوانم 3 حتا 4 لاپەڕە بێتوانێکی باش لەبەرکەم لە خێرابینین با بە 5 خۆلەکی بڵێم لە بیدایەت بە 5 خۆلێک 20 لاپەڕم دەدیت یعنی ئەوە نهایەتی ئەوە بوو بەس ئێستا بە 5 خۆلەکی تقریبان ختمەکی دەکەم لە لەبەرکردنی ژمارە زۆر باش نەبوو زوو لە بیرم دەچوو ئیلا ئەگەر ژمارەیەک زۆر زۆر ڕێک باید لەبەرم دەکرد ئەگەنانی زۆر باش نەبووم بەس ئێستا 60 حتا 100 ژمارە لەبەر دەکەم 6 ژمارە بە 1 دقه بناوی خوا سڵاو لە جنابەت لە هەموو عەزیزەکان من ناوم پەیمان محەممەد ساڵحە تەمەنم 43 ساڵە دەرچووی کۆلیژی پزیشکیم لە وڵاتی نیوزیلاندا دەژیم. الحمدلله بەشداروی کام گروپن؟ بەشداربووی گروپی 11. الحمدلله کە بەسەرکەوتوی تاواتان کرد. ئەی باشە ئەست و توانەتان پێش خولەکە چۆن بوو ئەو کاتێکی ویستان بەشداریکن و ئێستا کە خولەکەتان تاوا کردووە ئەست و توانەتان گەشتۆ بە چه ڕادێ؟ بەێ ئەمن ئاستی خوێندن وشتم باش بوو بەس چەند ساڵێک بوو دابڕابووم یعنی هەستم دەکرد زۆر زۆر خاوبوویمەوە لە خوێندن بەس الحەمدولیلا بە یارمەتی ئێوە خوای گەورە بەڕاستی ئێستا زۆر زۆر باش بوویمە یعنی چکە بیدایەت هەستم دەکرد هیچ فێر نابم ڕاوستایە فێربوونم لەبەرکردنم بەس ئێستا الحەمدولیلا دیسانەوە وا دەخینم و لەبەر دەکەم و زۆر زۆریش باشم. الحمدلله. ئەی باشە لە لەبەرکردنی بینینیە لە 4 کاتژمێری سەرەتا کە تەستێکتان کرد چەندێکتان لەبەرکرد لەو 4 کاتژمێرەیە و ئێستاش کە خولەکەتان تاوا کردووە گەشتون بە چ دەرەنجامێک؟ بەێ لە بیدایەت لە 4 ساعتی یەکەم تقریبان 1 بۆ 2 لاپەڕە لەبەرم کرد اتقانیشم باش نەبوو زۆریش ماندی بووم پێوە بەس ئێستا الحەمدولیلا بە 5 خولێک ئەم دەتوانم 3 حتا 4 لاپەڕە بێتوانێکی باش لەبەرکەم. الحمدلله ماشاءالله لەو دەرەنجامە جوانانە هەر سەرکەوتوو بن. لە لەبەرکردنی بیستنیە لەبەرکردنی بیستنی ئەزمونێکی چۆن بوو بۆ ئێوە وەروەها پێشتر بەکارتان هێناوە ئێستاش گەشتون بە چ دەرەنجامێتیایە؟ بەێ وڵا لەبەرکردنی بیستنی بیدایەت زۆر پێم قورس بوو زۆر پێم قورس بوو یعنی شتم لەبەر نەدەکرد بە بیستنی ئیلا ئەگەر دووبارە و سێبارم دەکردەوە زۆر دووبارم دەکردەوە بەس ئێستا الحەمدولیلا ئاخیر ئاست کە ڕاهێنانم کرد بە 5 خۆلێک 1 لاپەڕی لەبەر دەکەم. الحمدلله ثم الحمدلله. ئەی باشە لە خێرابینین سەرتا چۆن بوویت و ئێستاش چ دەرەنجامێکت هەیە لە خێرابینینە؟ لە خێرابینین با بە 5 خۆلەکی بڵێم لە بیدایەت بە 5 خۆلێک 20 لاپەڕم دەدیت یعنی ئەوە نهایەتی ئەوە بوو بەس ئێستا بە 5 خۆلەکی تقریبان ختمەکی دەکەم ختمەکی ئەم چونکە منهەجیشم قورئان بوو ختمەکی قورئان دەکەم. ماشاءاللهتان لەبێ ئەخوا. ئەی باشە لە دوای خێرابینین لەبەرکردنی ژمارەیە ئیتر لە ساڵا بێ یاخود لە ڕقم تەلەفۆنا بێ پێشتر چۆن چۆنایی بوون و ئێستاش چەند ژمارە لەبەرەکەن لە چەند دقەیە؟ لە لەبەرکردنی ژمارە زۆر باش نەبوو زوو لە بیرم دەچوو ئیلا ئەگەر ژمارەیەک زۆر زۆر ڕێک باید لەبەرم دەکرد ئەگەنانی زۆر باش نەبووم بەس ئێستا 60 حتا 100 ژمارە لەبەر دەکەم 6 ژمارە بە 1 دقه بە 100ش دەگاتە 2 حتا 2.5 دقه هەندێک جارش حتا 3 دقه 100 ژمارەی لەبەر دەکەم. ئێستا لەگەڵ ڕقم تەلەفۆن و شتیوایە هیچ کێشەیەکت هەیە؟ نانا ئێستا ڕقم تەلەفۆن زۆر ئاسانە بووم لەبەرکردنی هەر زۆر ئاسانە. الحمدلله. ئەی باشە تا چەند گۆڕانکاری ڕووی داوە لە ژیانت چۆنەڵێ لە دەرەوەی خولەکە یعنی لە بوارەکانی دەرەوەی خولەکە وەکو بیر و باوەڕە سەبارەت بە تواناکانی خۆت یاخود لە ڕووی دەرونیەوانێ یاخود سیستەمی خۆراکیت خواکانت یاخود خەوتنت تا چەندە گۆڕانکاری کردووە؟ وڵا گۆڕانکاری هەر زۆر یعنی هەر بەس ناکرێ بەڕاستی چونکە تەرکیزم نەمابوو زۆر خراپ ببووم خەمم دەخوارد ئەمن ئەو هەموو پرۆژەم لە مشکیدایە پێڕاناگەم فریاناکەوم مەسا مانگێک 2 مانگەم لە پێشە ئێستا 1 دقه زۆر بۆ مهمە دەڵێم بە 1 دقه دەتوانم 1 لاپەڕ 1 لاپەڕنی و بخینم
حتى دوو لاپەرە دەتوانم بخینم لە بەرکردن دەتوانم بیکەم کات زۆر بۆ مهم بووە الحەمدوللیلا ینی ئارامیەکی باشم گرتوویتەوە زۆر تەئسیر لەسەر ژیانم هەیە خەوم ئیسراحەت بووە یعنی کاتم هەیە لە بۆ زۆر شتێ بکەم لە ڕۆژە سیستەمی خۆراکیشم زۆر گۆڕایە بەڕاستی ئامۆژگاریەکانتان زۆر یارمەتی دەرم بووە هەمویان بەڕاستی هەمویان یەک لە یەک باشتر سپاس بۆخوا و سپاس بۆ ئێوەش الحەمدوللا کە بووینەتە جێگەی ڕەزامەندی ئێوە ئەی باشە لەگەڵ لە بیرچوونەوە چۆنن پێشتر زۆر شت لە بیرم دەچوو ینی ئەوە بوو تاسیە لەسەر حالەتی دەرونیشمی دەکرد بەس ئێستا الحەمدوللیلا نانا زۆر باش بوویمە لە بیرچوونم زۆر کەم بووە تەرکیزم زۆر بووە سوپاس وەخوا الحەمدوللیلا کە ئاوا گۆڕاوە باشە کاریگەری وانەی مامۆستایان بە عام تا چ ڕادەیە کاریگەری هەبوو لەسەر ئێوە هەروە وتەیەک هەیە چۆن بڵێ وتەیەکی دیاریکرا بڵێ کاریگەرێکی زۆریشی هەبوو بێ لەسەرت وڵاهی قسەکانیان ماشەڵا هەمویان دەبی بەزێڕ بنووسی یەک لە یەک باشتر مامۆستا ئاوات مامۆستا ئەتا مامۆستا سدیق جەنابیشت مامۆستا یاد مامۆستا ئەزیز لە حاڵەتی دەرونی خاصەتەن زۆر یارمەتی دەرا هەندێک قسەکە هەیە دەڵێ ئەمما دەکەی یان ناکە یان دەتوانی هەر دەبی بکەم مادام خەڵک کردی ئەمنیش هەر دەبی بکەم و دەیزانم بۆ ئەو بزانیتن خەڵک بزانی بۆ ئەمن نازانم زۆر یارمەتیدا خاصەتەن حالەتی دەرونی زۆر یارمەتی یعنی دەرونیان زۆر بەڕاستی ئەمن یەک بەخۆم ئیسیفادەم کردیە کو بڵێم پاڵدارێک بووە لە بووی من زۆر ئیسیفادەم لە قسەکانتان کردە دەستەکانتان خۆش بێ بەڕاستی الحەمدوللیلا کە ئیسپادەیەکی چاکت کردو ئەی باشە چ پەیامێک هەیە بۆ ئەوانەی کاڵەن بڕی پارەکە زۆرە بۆ خولەکە واللهی ئەگەر حسابی ئەو هەموو دەرسەی کە وەردەگری لەگەڵ حسابی پارەکەی بکەی هەر پارەکە هیچ نییە چونکە ئەمن ینی لە دوو کۆرسێدی نەکی لە بواری یادگە و ینی بەقواتکردنی یادگەوە ئەوانە مشارەکەم کردیا زۆر لەوێ زیاتر پارەم سەرف کردیا و ئەوەندەش معلوماتم وەرنەگرتیا بەڕاستی ئەوەی کە نەیزانیتن حتا مشارەکەی و کۆرسە نەکە نازانیتن کە ینی ئەو پارەیە هەر بەس بەشی ئەو معنی بەڕاستی ئەو یەک دوو محەزری بیدایەت دەکە من ئێستا تقریبا 2 مانگونیوە لەگەڵتانم ینی بێجگە لەوانەکانی کە لەسەرمان ئەرکە 1000 شتی دی فێر بوویمە 1000 کۆرس و خۆڵی دی ینی مشارەکەم کردیا بفری مامۆستاکان ماشەڵڵا ئەوەندە بە سەبر و تەحەمولن مەسیجمان جواب دەدانەوە پرسیارت هەیە زۆر بە جوانی بۆ تڕۆن دەکەنەوە بە دەلیل و بە داتا و بە دۆکیومنت زۆر باشە ڕاستی پارەکە هیچ نییە بەقەدەر ئەو هەموو معلومات و زانیاریەی کە وەردەگری چونکە تۆ ڕێگای ژیانت دەدۆزیەوە هەندێک کەس هەیە نیە من یەک بەخۆم هەستم دەکرد ینی لە جەیەک ڕاوستایمە لە ژیانم ناتوانم بەرەو پێش بچم بەس کە هاتمە ئەو خۆلە دەبینم هێشتا ئەمن تەمەنم یوانیە ئەمن ینی ڕاگەرم ژیانم بەڵام تەواو ئیدی خلاصم هیچ فێربوون لە بۆ من نابێت و ڕێگای خۆت دەدوزیەوە ینی لەو قەلەقی و لەو یەکو بڵێن مێشکت مەشغولە دەردەی ڕێگای خۆت دەدوزیەوە پیر لە خۆت دەکەیەوە پارەکە حتانەیە ناو کۆرسەکە نازانی کە بەشی هیچ ناکە ڕاستی زۆر کەمە دەستەکانتان خۆش بێ بەڕاستی زۆر یارمەتی دەبن بۆ خەڵکەکە و بۆ ئێمەش سپاس بەخواست الحەمدوللیلا کە توانیمانە سێقە و متمانە و ڕازامەندی ئێوە بەدەستبێنەوە بەشداروانی وەکو ئێوە دەستەکانتان خۆش بیست زۆر سپاس باشە ئەو ڕێکلامانەی وەکو بزانی وەکو تۆ بەشدابوو شاراکردنی مێشکو یادگەی ئەو ڕێکلامانەی کە ئێمە یەکەین تەنها ڕواڵەتە و ڕاستی نییە والله من بداية كان لفيسبوك دمكو يعني ممكن شتي واببيتن يعني ب5 دقة تو بي سيت لا برا 4 لا برا 5 لا برا لا بركي يعني شتاكي محال بو من زۆر بۆ محال بوو بەس دوای گوتم تاقی دەکەمەوە ئەو کۆرسەی هەدیە دەدەم بخۆم تاقی دەکەمەوە بەزەم ئایشتیوا دەبێتەن یانە حتا بە چاوی خۆت نەدیت بەڕاستی باوەڕم پێ نەکرد یعنی تازە زانیم کە من چەند توانای تریشم هەیە
بەس خۆم نەناسی بوو نەمدەزانی کە دەتوانم و الحەمدولillah بە یارمەتی خوا بە یارمەتی ئێوەش توانین الحمد لله ثم الحمد هیچ لله. شتێک محال نییە. وایە والله. ئەی باشە، جیاوازی ئەم خولە لەگەڵ خولەکان و ئەکادیمیاکانی تر چی ئەگەر تۆ پێشتر بەشداری لە خولێکی ترا کرد یا لە ئەکادیمیایەکی ترە؟ من لە بوو بواری زیادکە هیچ خولەکەم نەنووسی بوو بەس یعنی لە یوتیوب و ئەوانە سێرچم دەکرد زۆر شتی تێنە دەگەشتم بەڕاستی خاستن بواری خێرا خوێندنەوە و تێگەشتنی سەری و ئەوانە تێنە دەگەشتم بەس لێرە بەڕاستی زۆر جوان شتەکان یعنی تۆ بڵین ستێپ بە ستێپ مەرحلە بە مەرحلە فێر دەبی و دەزانی ئیشەکانتان زۆر بە جوانی ڕێک خستیە بەڕاستی ئینشاڵڵا نەمونەتان زیاد بیتن ئینشاڵڵا خەڵکیش مشارەکەی بکات و ڕێی خۆی ببینتەوە لە ژیان ئینشاءڵڵا ئێوەش بە هەمان شێوە هەردەم لە سەرکەوتن هابن و سەرکەوتنیێتە سەر ڕێگات. زۆر سپاس. ئەی باشە، ئایا دوای تەواوبوونی خولەکە کاتێکە بەشداریەکە لەم خولەی ئێمەیە و دوایە خولەکە تەواوێ، ئایا ئێمە واز لە بەشداربووەکانی هێنین و جیانە هێڵین یاخود بەردەوام خەڵات و پێشبڕکێ و ڕاهێنان و دەرسی ئیزافیمانە بێت لەگەڵیانە؟ ناوەڵا ماشەڵاتان لێبی ئەوەندە ئەکتیڤن خەلات هەیە مستەمر پێشبەرکە هەیە ئەو هەموو کتاب و ئەو هەموو تەفسیر و ئەو هەموو ڕێگای چاک چاک هەیە بۆ فێربوون خوا خێرتان بنووسیتن ناوەڵا دەست بەردار نەبووینە لێمان و ئیشەڵا ئەمەش دەست بەردارتان نابین هە لەگەڵتان دەبین هەتا ئەوە ئەکادێمی مایە. ئامین ئامین ئینشاءڵڵا. ئەی باشە، چ پێشنیارێک هەیە بۆ خولی چالاکردنەوەی مێشک و یادگە وەکو پێشنیارێکی خۆت؟ وەڵاهی ماشەڵای لێبی خۆلێکی زۆر زۆر پوختە و مەزبوطە هەموو شتەکان بە جوانی ڕێکخراوە شتەکانەکو دەڵێن هەمووی بەلێشاوە لە ماوەیەکی کەم معلوماتێکی زۆر وەردەگری یعنی زیادە لە حەد یاوانەیە ئەمن معلوماتێکم حتا ئێستا کۆ کردبیتەوە بە ساڵها بەس ئەمن لەو سێ مانگە زۆر زیاتر لەو شتە لەوەندەی کە من ساڵها ینی مطالعەم کردووە سێرچم کردو بەدووی حتا فێر بم بەو سێ مانگە فێر بوویمە شتی زۆر زیاتریش ئینشاڵڵا هەر بەردەوام بەس ئەوە پێشنیارم ئەوەیە بەردەوام بن و حتا خەڵک زیاتر چاوی بکرێتەوە بەڕاستی کوردستانمان زۆر زۆر پێویستی بە خول و کۆرسی ئەو هەیە حتا خەڵکێکی ئاگاداربی واز لە سۆشیال میدیا بینیتن کاتی خۆی بشتی باش ساڕف بکە. زۆر زۆر مەمنونتانی. دەکانێت ڕاستە ئینشاءڵڵا ئێمەش چاوەڕێی خەڵکانی ترین کە بێنە ناخولەکەەوە ئینشاڵڵا ئێمەش خزمەتیان کەین و توانەکانی خۆیان دەرگ بە ناکانی خۆیان کردن. ئەی باشە، پرسیارێکی تر پەیمان خان، تۆ لە دوای ئەم خولە ئەو هەستە و بۆ دروست بووە کە بڵێ حەسکەی بەشداری خولی ترکەی هەستکەی کە تۆ ئەتوانی چەنەهار شتی تر فێربی لە ڕێگەی ئەم خولەوە حەسکەی بەشداری چەنە خولی ترکەی؟ بەتاکید بەتاکید ئارێوەڵا زۆر پلانم دانایە مشارەکە لە زۆر خۆلی دی بکەم حتا لیستەکەشم وەرگرتیان لە مامۆستا بەسووزی بەڕێز ئینشاڵڵا مشارەکە دەکەم بەس خۆزگە ئەو خولەتان بە زمانی ئینگلیزیشتان هەبوو چکە ئێستا دەزانین منداڵی ئێستا زۆربیان ئینگلیزی دەزانن هەنی کوردی یان عەرەبی ئەگەر خۆی دایک و بابی عەرەب نەبی نازانێتان خۆزگە و کۆرسەتان بە زمانی ئینگلیزیش هەبایە حتا منداڵەکانیشمان مشارەکە بکەن یعنی لە منداڵیەوە فێر بن. تێدەگەم ئینشاءڵڵا بزانین بۆ شتانەشی تر نازانم لە دااتوە ئەگەر هەشتێکی تیا بکرێ دەستەکانت خۆش بێ بۆ تێبینی و بۆ چوونەکانت ئەو دەستەکانی شەخۆش بێ بۆ فیدباکەکەت لێرە کۆتایی بە فیدباکەکەمان ناهێنین ئینشاءڵڵا. والسلام عليكم ورحمة الله وبركاته.